عەبدوڵڵای کوڕی عەباس گەنجێک بوو کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وفات دەکات بە گەنجێکی هاوتەمەنی خۆی دەڵێ وەرە با بچین لە خزمەتی هاوڵانی پێغەمبەری خوادا زانست و زانیاری فێر بین و فەرمایشتەکانی پێغەمبەر فێر بین صلی الله عليه وسلم. دەڵێ ئاخر تازە ئێمە ناگەینەوە بەوان. ئەو گەنجەیە پێی دەڵێت تەماشا دەکەی هاوڵانی پێغەمبەر مەکانەتێکیان هەیە، ئێمە هەرچەندە هەوڵیش دەین ناگەینەوە بۆوان لە عیلم و زانیاریدا، بەڵام عەبدوڵڵا سوور دەبێت لەسەر بەدەستهێنانی زانست و زانیاریدا، لەسەر هەوڵدان بۆ بەدەستهێنانی زانست و زانیاری تاوەکو ئێستا بووە بە یەکێک لە زانایان دنیای ڕوونا کردوێتەوە یەکێکە لە مفەسیرەکانی قورئان برام. دەفەرمێ ئەو عەبدوڵڵایە دەگێڕێتەوە دەڵێ ڕۆژێکیان چوون بۆ لای ماڵی یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کە فەرمایشتی پێغەمبەری خوای لە خزمەتدا فێر بم و فەرمایشتێکی لێ ببیستم. دەفەرمێ کە چوون بۆم دەرکەوت ئەو هاوڵەی پێغەمبەری خوای خەوتووە، بۆیە حەزم نەکرد کە لە دەرگاکەی بدەم و ئیحراجی کەم و ناڕەحەتی کەم و تووشی ناڕەحەتی بکەم، بۆیە دەفەرمێ لە بەردەمی ماڵەکەیان دامامەوە هەتاوەکو کاتێکی زۆری پێچوو لە بەردەم ماڵەکەیاندا خەوم لێکەوت. کاتێک کە هەڵسام بینیم دەم و چاو هەمووی بووە بە تەپ و تۆز. لەو کاتێدا هاوڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە دەرەوە گوتی ئەوە چیت دەوێ ئەی ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆچی هاتووی؟ عەبدوڵڵای کوڕی عەباس دەفەرمێ وەڵا بۆ ئەوە هاتووم فەرمایشتی پێغەمبەری خوات لێوە فێر بم، فەرمایشتی کە پێغەمبەری خوا بۆ بخوێنێەوە لە خزمەتدا فێری بم. دەفەرمێ ئەی بۆچی نەدەهاتیە ژوورە و لە دەرگات نەدەدا؟ دەفەرمێ زانیم کە جەنابەت خەوتووی و حەزم نەکرد کە تووشی ناڕەحەتیت کەم، بۆیە لێرە دامامەوە. ئەنجا دەچنە ژوورەوە و ئەو هاوڵەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرمایشتی پێغەمبەری خوای بۆ دەخوێنێتەوە.